بەهارەکانی هەڵەبجە ناوی نوێترین پێشانگای یەکێک لە شێوەکارەکان کە ئەویش نیار سامانە کە تێدا نزیکەی 22 تابلۆی شێوەکاری تیادا نمایش کردبوو کە بەشێکی زۆر لە تابلۆکان گزارشت بوون لە هەم سروشتی هەڵەبجە و هەروەها جینۆسایدی هەڵەبجە و سەر لە نوێ بنیادنانەوەی شاری هەڵەبجە. بۆ یەکەمین جار هونەرمەندی شێوەکار نیار سامان بە ئامانجی برەودان بە هونەری گرافیکی لە تابلۆی شێوەکاریدا پێشانگایەکی بەراوردکاری بەهارەکانی هەڵەبجەی لە سێوەرزی بەهاری هەڵەبجەدا کردەوە. تابلۆکان کەژمارەیان 22 تابلۆ بوو، گزارشتیان لە بەهاری پێش، جینۆسایدکردنی شاری هەڵەبجە و بەهاری جینۆساید و بەهاری ئاوەدانکردنەوە و سەر لە نوێ ژیانەوەی هەڵەبجە دەکرد. پێشانگاکە لەلایەن بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری هەڵەبجە و بە هاوکاری بەشی گەنجانی بەڵبەت کرایەوە. لاکردنەوەی پێشانگاکەدا ژمارەیەکی بەرچاو لە میوانان ئامادە بوون و هەروەها هونەرمەند لە کۆی گشتی کارە هونەرەکەیدا پەیامی بەردەوامی ژیان و جوانی هەڵەبجەی ڕاگەیاند بە بینەران. من هونەرمەندێکی شاری هەڵەبجەم حەزم کرد ئیش لەسەر شاری هەڵەبجە بکەم کە 22 تابلۆیە بە بەشداری پێشانگایان پێشداریەکی تایبەتی خۆمە و باس لە بەهارەکانی هەڵەبجە کەم بەهاری پێش 16 سێ و بەهاری 16 سێ و بەهاری دوای 16 سێ، یعنی کە باس لە هەڵەبجە ئەکەین ئێمە دائما بیر لەوە دەکەینەوە کە ئازاری هەڵەبجە یەتە پێشچاومان، بەڵام پێشەوە ئێمە خۆشی و شادی هەبووە لە هەڵەبجە، کۆمەڵێ خۆشی و شادی و ئەوانە هەبووە، ینی بەس ئەوە نییە کە بڵێ کارەساتی کیمیایی بۆتە هۆکاری ئەوەی کە ژیان نەمێنێ لە هەڵەبجە، بەڵام ژیان بەردەوام بووە. ئەوام ئەم تەکنیکی ئیشکردنە پێکاتوە لە ئیشی گرافیکی کە گرافیکیە بەشێکە لە هونەر ئەمیش وەکو شێوەکار تۆزێک با بڵێن تا ڕادێک وای لێ هاتووە هونەری گرافیکی خەریکە بە ناوچوو نەچێت، زیاتر حەزیان لە ئیشی تعبیری و تەجریدیە خەڵک، بەڵام ئیشی گرافیکی ئێمە هەوڵەیەین کە زیینووی بکەینەوە لە ناو خەڵکە کە بێهاتوە لە ڕەش و سپی. دیارە وەک بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری و هونەری هەڵەبجە بە خۆتان ئاگادارن، پاڵپشت و پشتیوانی تەواوی هونەرمەندان و ڕۆشنبیران و شانۆکارانین و بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری هونەری هەڵەبجە چەترێکە ماڵێکە بۆ کۆکردنەوەی هەمویان و ئەتوانم بڵێم هەر لە سەرەتایی دەست بەکاربوونمانەوە پشتیوانی خۆمان بۆ تەواوی گەنجە تازە پێگەشتوەکان دەربڕیوە، هاوکاریان ئەبین و ئەوانەیانەیە بێنە پێشەوە ئێمە دەستباریان ئەبین چ لە ڕووی مادیەوە چ لە ڕووی معنەویەوە پشتیوانی تەواومان لێ کردوون. کاکە نیارێکێکە لەو گەنجە تازە پێگەشتوانەی کە هاتۆتە دوای شێوەکاریەوە ئێمە پشتیوانی خۆمان بۆ دەربڕیەوە و ئەمە دووەمین چالاکێتی کە هاوکاریەکە.